ڕێز و خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ با قسەی بێنینە پێش خێربێن هاوڕێیان سەدەست بە هەندێک قسە و باز دەکەین لەسەر ئەو سەردانەی ئەردۆغان کە پارتی دڵی زۆر پێخۆشە و بەڕێی ئێمەش تووش کستێکی گەورە دەبی پارتی ڕەوشی زۆر خراپە هاوڕێیان کەس حاڵی بە حاڵی پارتی نەبیت ئەرێ وەڵا هاوڕێیان دڵیشی خۆشە ئابڕووی خۆشیان بەرد سەفر هیچ بەدەستیش دێنن بەخێربێن هاوڕێیان سەرچاوی ئێمە کاگومێت خۆشناو عەیبە یعنی ڕوونکردنەوەی چ و عاری چ قەت قەڵات وە قێزەوە نەکرایە بڕۆ لە خۆتان نییە سەری ڕەش و دۆرێ ئەو ئەوە بکەن بڕۆ بارەگای مەکتەب سیاسی پارتی وەلێ بکە بەس قەڵات ئی خەڵکی هەولێرێ ینی کەم جارە هەمومان زۆر بریندار بن بەڕاستی بەبەوەی قەڵات شار قەڵات مڵکی ئەو خەڵکە هەولێرێ کاکە ئەردۆغان هەر ئەو هەفتەی دوو کەسی شەید کردیە ئەی هاوار قسە ناکەن ڕێزیش مەگرن یعنی برینداریشمان مەکەن تورکیا ئەوڕۆ تورکیا و ئەردۆغان لە چاوی هەموو تاگەچی کورد دوژمنی پلەیەک تا ئێستا لەگەڵ ئەوەی وا گفتوگۆ هەیە لەگە ئەو برادرانی خەندین بەڵام ئەو درۆیانە چییە ینی سوودانی چەند جار هاتیە کورار ئەوڕۆ کەی ئاڵای عێراقتا هەڵکردیە ئاڵای عێراق سوودانی هاتیە کەی وا گرنگی پێدرایە ئەگەر ئەوە جاشایەتی و ماستاو نەبیت ئەوڕۆ وەزیرێکی عێراق ڕێتان نەدایە بێتن دوێنێ ئێوەڵا شتانتە ئەو دڵکانتان لە بن پێی دەردەنی وەزانە وەژ یوسف محەممەدە پەرلەماندەریکەی ئەو عێراقە هاوڕێیان زۆر بەهێدی نییە زەربە لە دەستکەوتی کوردەدا بێعەقلی پارتی کو سەدام کە کوێتی داگیر کرد بووە گەورەترین شکست لە بۆ هەموو ئومەی عەرەبیش ئەو پارتیش وایە یعنی بڕوا بکە هیچ دوژمنێک لە پارتیوێکێتی باشتر بەدەست ناکەوی تا ئاوا ئازاری خەڵکی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستانی پێ بدۆڕێنی باشترین کارتن لە بۆیان دەرچووە لەو 32 ساڵی چەشەی کوردیان لە چێ هێنا چێندر هەر باشترین نەموو خەڵک بێزارە ئاوڕیان ئەندەشتی سەریعیش لەسەر هەڵبژاردن دەڵێن ئێستاکە لەسەر ئەو ڕێککەوتنانە وەڵا پارتی دڵی خۆشە ئەردۆغان کە لە کۆنگرە ڕۆژنامەگەری گەشتەوە بگوتی سەسمە لای برا تورکمانەکانم ئەی هاوار هەنێ گۆچمە لای برا بارزانیەکانم هەر با بەقەید ناکە ئەتراف بە کورد ناکەی کاک ئەردۆغان بەڵام بچاوەکەم هەڵ بتگوت بەسمە لای بارزانیەکانیش سەردانی خزمانی شیمال عێراق دەکەم بڕوا بکەن هاوڕێ هەر بوو دەچمە لای برا تورکمانەکان هیچ سەنجیان نەما تەواو بازار وەچی لیرەی تورکی و تومەنی ئێرانی لێهاتیە پارتی لیرەی تورکی و ئەوە هەمووش لە غروری خۆیان هاوڕێیان وەزعیان زۆر خراپە ئێستا دەست پێ دەکەین هاوڕێیان دەست پێ دەکەین بە قسە و باز دەزانم کاتەکەی زووە بەستر ئەوەستا بوارە بۆ شەندە شت تەزیل دەکەین لە زیاتی قسەکردن هاوڕێیان یەک سەرنجیش بدەم بەڕاستی هەندە جار پۆست بەر دەکرێت لێرە ئێمە ئێستا وەکو تیم ئیش دەکەین مەرج نییە 100% وەکو من بی وەکو تیمە ئەوەندە ئێم پێڕابگەم لەبەرەوەی بەناوی خۆمە دەستکاری دەکەم بەڵام یعنی لە خەتی گشتی دەرنەچوو هەمان شتە بەڵام وەکو تیم ئیش دەکرێتن لێرە دووسێ برادەر هەن یارمەتی دەرن حتا هاوڕێیان ئەو لایڤانەیەم نیش دەیکەم بە ویژدان بڵێم 170 زانیاریەکان ئیوانە ئی خەڵکە ئەمن دێم باسەکەم یعنی ئەمن بەس مجەڕەد دێم ئەو زانیاریانەی چەند هاوڕێیەکە دێن لەگەڵ ڕێی خۆم ڕەبتی دەکەم چکو بەناوی منە انسجام دەکەم زۆر زانیاری دەدرێ بەڵام بەشەشی باسەکەم مەرز نییە هەرچی زانیاریەک هات بڵاو بکرێتەوە
هەر هاوڕیانەیەک سەرنجت خوا لە کۆمنت دوالۆم بنووسن خەڵکە کاتیە ئەو پەڕی زانیاری هەڵی دایتەمە ژنیشە بۆیەوە دەڵێم دەموچاوی دیارە وێنەمان لایە قسەی لەگەڵ تەلەفۆنمان زۆر هەبوو دەنجی ئەو بووە کەچی گەمەی سیخڕی پێکردینە یعنی هەندە زار ئینسان ئەخلاقی ڕۆژنامەگەری ڕێنادەگەنە ئەی هەندێ ئەو نەوعانە بڵاو بکرێتەوە کە یعنی هەواڵی درۆت دەدەنێت دە هەواڵی ڕاست دەدەنێت لە پڕک دوو هەواڵی درۆت دەدەنێت هاوڕێیان بەخێر بێن با بچینە سەر بابەتەکەی ئەوە هەر بەس بسمیلا بوو ئێستا بێنە سەر ئەو بابەتە ئەوڕۆ ئەردۆغان دوای چاوەڕوانێکی زۆر ئەو ڕەهاتە بەغدا ئەوە سەعات 7:30 کوردستانیش دێتە هەولێر دیدار لەگەر نووسرایە نازەم لە ڕووداوم دیت لەگەر دوو بارزانی دەکە نازانم مەسعود لەگەر دادەبی یان نا لەگەڵ یان دەکە زیاتریشە بەر نێچیرە گوایە هاتە هەولێر ئەگەنا سوقڵی هەولێر داکەتی هاوڕێیان سوقڵی هەولێر زۆر داکەتیە هەولێر ئەو سەنگەی نەمە ئەو سەنگەی ئێستا ئەو سەنگەی کۆن هەمووژرە من هوڕی بە تایبەتی لە دوای ڕفراندۆمە ئاوا غلۆر بوویتەوە تا ئێستاکە بەردەوامن لەگەڵ ئەوەی بەدیری پارتی لە منتیقە لە هەرێم لە بۆ غەرب تا ئێستا نەبووە بەڕاستی هێزش کە بێ لە غەرب نزیک بی مەسەلەن لە تورکیا نزیک بی هەموو جاشایەتێکیان لە بۆ بکەن نەبوو بەڵام لەگەڵ ئەوش سەنجی نەما کاکە نەما یعنی ئێمەکەوە دەڵێن ئێستا دەبینین جگەلەوەی ئێستاکە زۆربەی دام و دەستگاکانی هەرێمیان لێ وەرگرتیتەوە اقتصادیش زۆر بە نەرمی کە بنەمای هەموو ئەوەیەک اقتصادە ئابووریە ئابووریش کلک و باڵیان کردیە بوویتە حەواڵە وەکو دوکاندارەکانی شێخەڵا و سلێمانی حەواڵەیە پارەکەی تەحویل دەکا ئەو پارەی ئێستاش دەخوا کاتیە ئێستا نیە ئەوە پارەی گومرجی و زەریبە و نەوتوانە هەمووی لە دەو دەردێنەوە ئێمەینا وای لە ئێستاکەوە بەوادر هەیە ئەو پارتیە دەیەوێت بە ئەنتەریات بیکە کەچی ئەوان هەر بە قانون لەگەری دەکەن هەر بە قانون لەگەڵی دەکەن برادران یەک لەو زانیاریانە بەدەستە من کەتیە ینی وەزعی پارتی لە ڕووی اقتصادی زۆر خراپ دەبی لە دوو ڕووە یەک ئیبراهیم خەلیل لە ئایندە دادەخرێ زووە درەنگە دە ڕۆژت کێیە مانگەکان 6 مانجت کێیە گەورەترین بنکەی ئابووری ماڵی مەلا مستەفا لە نۆتیەکەوە کە شەڕی ناوخۆ بەشێک لە هۆکارەکانی بوو هێز شادەماری ئابووری ماڵی مەلا مستەفا بە تایبەتی نێچیری شادز بوو ئیبراهیم خەلیل بوو ئیبراهیم خەلیل سقوط دەکا من نازانم یعنی مەرز نییە بە یەک ڕۆژی بی بەس ئەو ڕێکەوت نەکراوە بەدیری ئەوەی ئۆڤۆکۆ هەیە لە نزیک فیشخابوو لە مابەینی عێراق و تورکیا دەکرێتەوە سقوط دەگەیان ئەوە تەشتەشی بازاڕێکی ئەو دەبی یعنی چەند 100 ملیۆن دینارێکیان لە بۆ ئەگەر ببینێتەوە نایهێلن ئەو شادەمارە اقتصادیانە لە پارتی وەردەگرنەوە دوو پارتیەکان زۆر ڕکلام دەکەن نەوتی کوردستان دەنێردێتەوە ڕاستە نەوتی کوردستان دەنێردێتەوە بەس لە زیاتی بە بندە سەڵاتی پارتی بی بە بندە سەڵاتی حکوومەتی عێراق دەڕواتەوە هەتا ئەوڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکەش باس کرد وەکو کۆن بە کەرکووکدا دەڕواتەوە لە ئەندەستە مینا جیهان لەوێ لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق دەبیت هەتا کۆمپانیای کاریش هیچ دەسەڵاتی پێدا نابیت سۆمۆ سەرپەرشتی دەکە ئەوەش بڕیارە ئەو بڕیارە ئەوە لە دادگای فەڕەنسا کرایە تورکیاش ئامادە نییە لەسەر پارتی حکوومەتی عێراق لە خۆی بکە هاوڕێیان پارتی زۆر گەڵحوێ ینی وە تێدەگات ئیلە ئەبات کاکە عێراق ئایندەیە لە بۆ هەموو دەوڵەتەکانی ناوچە هەرێم تاکتیک بوو بەس پارتی هەتا ئێستاگەوە تێدەگا ئەو ستراتیزە لۆ تورکیا لە کاتێکدا عێراق ستراتیزە لە بۆ هەموو دەوڵەتەکانی منتیقا حتا ئەو جاشایەتی پارتی مەسعود بارزانی و ماڵی بارزانی تورکیا قبوڵی نییە کاکە ئەو مامەڵە لەگە عێراق دەکا لەگەڵ نییە هیچ شتێک ناوی هەرێمی کوردستانی هەبی هیچ شتێک ناوی هەرێمی کوردستان بۆی مامەڵە لەگە عێراقەکی عەرەبی پێ باشترە لەگەر هەرێمێکی جاشایەتی وە دەشیکە هەم لە ڕووی نێودەوڵەتی
توش سەرێشەوە نابێت ساکە لە دادگای پاریس کەس نازانێت تورکیا ئەگەر ئەوڕۆ ڕێککەوتن کراوە ئەگەنە بە ملیارها دۆلار دەبی پارەی دابنێتەوە. دوو ئەوان تورکیا لاپەڕێژکردنەوەی کردیتەوە هاوڕێیان پێشان ئیشی بە پارتی بلۆجاشایەتی لۆ سیخوڕی ئەو سوقلەی نەما دوای گەشەی درۆن بەخۆیان کام ئەوەی بەردەوام دەسوڕێنە بڕۆم بپرسن هاوڕێیان ئەمن لە بە خەڵکی منتقەی بارزان و برا دۆستەوانە زۆر لە خەتن لەگەڵ ئێمە دەڵێن یعنی بەردەوام درۆن دەسوڕێتەوە چ پێویستیان بە پارتیە بە پارتیە زانیاریەکانیان زۆر دەقیقتریشە بێ فرتوفێرە و بەلاشیشە و ئیتر لەوان وەردەگرنەوە بەڕاستی ئەوە یەکێک لەوانە. دوو ئەو خاڵی کە باسمان کرد هاوڕێیان پێشتر پار یەکەم کەس بوون باسمان کرد هاکان فیدان هاتیە لە گفتوگۆ لەگە برادرانی قەندیل لەگە قەندیل شەڕ هەیە ڕاستە وەزع خراپە ڕاستە ئەوە هەیە بەڵام لە بنەوە گفتوگۆ هەیە ئەوەش ئەگە سیرکەن لوغەی لەیلا زانە لوغەی سلاحالدین دیمیرتاشێ من بوویتەوە لوغەی ئەحمەد تورک و هەتا سەرچاوەی زانیاری ئەولاش و هەتا ئەردۆغانش لێدوانی هەیە دەڵێ ئەم ئامادەی ئاشتین یعنی هەمووانە پارتینانی لەو جاشایەتی بوو ینی خێرەکەی بەشەشی لە اقتصاد و بەشەشی لە جاشایەتێکی هەردوو کارتیوا لێ وەرگیراوە هەردوو کارتی لێ وەرگیرایتەوە نەفتەکەی حکوومەتی عێراق بە قانون تورکیاش تووشی ئەزمەیەکی گەورەی اقتصادی کردیە ئەوە زائیدەن مەسەلەی شەڕی ئەو برادرانەی قەندیل کاتی هەندە تەق و تۆق و شت ڕەنگ ببی ئەو حکوومەتی عێراق بە ئاشکرایە ئەنی بە کەناڵێتی تیرۆریستە پێیان ناڵێت یعنی هیچ وڵاتە کەس وەکو هەرێم بێعەقڵ نییە بێت بە دژی ئەوبی هەموویان سوود لەو برادرانەی قەندیل وەردەگرن عێراقیش عێراق بە تەواوەتی ئەو کارتێک دەستە خۆی نادە لەبەر ئەوەی تورکیاش کارتی هەیە لەسەر عێراق کە ئاوە یەکێک لەوانە کە تەدەخل لە شئونی عێراق دەکات. بۆیە ئەو سەردانەی ئەردۆغان ئەگەر ئەوانەی پێیان وایە بە قازانز دەبی ئەو زۆر هەڵەن هەموو ئەو جاشایەتی قەڵاتتان وا کردە ئاڵای تورکیەکە دڵی میلیۆنان دەیان میلیۆن کەستان بریندار کرد نگبەتانە و هەموو ماستاوای دەکەن دەستە ماڵی خەڵکی معارز و دارێن زمانەژی نەرمتر بین ئەوڕۆ هەولێر یعنی کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەتیان بریندار کرد ئەو ڕقوتور ئازادی نیە آخر مەسرور بارزانی ئەو ڕۆ لە ساڵیادی ڕۆژنامەگەری دەرێ ئازادی لە بۆ ڕۆژنامەگەری هەیە کاکە کەست نەهێشت ئازادی چ و عاری چ دەوی هەمووانت گرتیە ئەڵێ قسە بکەن کاجی خۆم ئڕهابەکت کردیە قانونەگرت سەپاندیە و دەرێ ئازادی هەیە ئێت و دەوت گرتینە ئازە بەرحاڵ ئەگەنا خەڵک دەڕژە سەرجادەی خەڵک وا ئەوە نییە ئەو تووڕەیەی خەڵک وەرە بڕۆ هەموویت پەڕیتەوە ناو سۆسیال میدیا و ئەو هێزە کاریگەرە هەیە کە ئاوە پارتی دەتەزێنی ڕوونکردنەوەی پێدەدا هاوڕێیان کورە پارتی سوێکی ئاوی دەرکرد ڕوونکردنەوەی نەدا ئێستا لۆ ئەو ئاڵایی دێت داوای ئەوە دەکەن نیمچە لێبوردنەک و سازشێک دەکات دەڵێ ئەوە پرۆتۆکۆلاتە هەموومان لەو کوردستانە بوون کەی لە بۆ سوودانی کرایە کەی لە بۆ سەرۆکەکی گەورە کرایە بەو شێوەیە وەڵا الحەق وەخت خۆی تالەبانیشە بۆ ئاغای مەتەڕی ئەو کارە قێزەوە نەیکرد ئاغای مەتەڕی نازەما و زیرەی لە بیرتانە نا لە بیرتانە ئاغای مەتەڕیش دنیای خەڵکیان لۆ هینا سەجادەی یەکێتی تو مەزەویش هێنانی ئێرانی لە بن سەری بوو ئەجا بەهەرحاڵ ئەم ئەو گومرجی ئیبراهیم خەلیل ئەو بەڵایە گەورە لە کۆر دەبتەکەی خێری گەورەی نەبوو لەو خەڵکی کوردستان هەمیش نەوتەکە لە زیاتی ئاوا بڕوە ئاوا دەڕاتەوە ئەوە هەموو بڕۆ لە میدیاکانی خۆیان باسەکە ئاو ڕۆی نەوت مەعاشیش ئەنگۆ بەس بووینە ئەوە ناردنەوە تەوتینیش هاوڕێیان تەوتینیش ئەوە حکوومەتی عێراق دوو بەرپرسی هەرە باڵای باسی کرد هەم تایف سامی هەم ئەوە سوودانی کە بە تەوتین دەکرێت تەواو ئیوانیش دەباتەوە لە من وەگرە هەژماری من
سقوط ناڵێم سقوط دەکا بەس دەبتە ثانەوی بۆیە ئەو تەوتینە سەردەگری لەبەرەوەی حکوومەتی عێراقی مەرکەزیە هاوڕێیان حکوومەتی عێراقی مەعاش دەدا ڕەنگی مشکلە دروست بکەن ڕەنگی مشکلە لەو هەڵبژاردنیش دروست دەکرێت کە سام دێمە سەرێ بەس ئایندە لەو خاڵەی لە بۆ حکوومەتی مرکزە هەمووش لە بێ عەقڵی پارتی کاکە ئەوە لەسەر نەفت سوودانی و وەزیری نەوت باسەکەن هەموو ڕێکەوتنەکانیان ناڕوونە یعنی عێراق عەقڵ خۆیتی لە ڕووی قانونی نێودەوڵەتی کە ئەو بەخۆی نەوت بفرۆشی نەک هەرێم بیکاتن ئەوەی هەرێم دەیکاتن و زۆر ناڕوونە و ئیتفاقیانەی گرا ڕەنگ بەوێت ئێستا ئەوڕۆ ئەردۆغان ئیتفاقی 50 ساڵەشی لەگەر باس کردن هاوڕێیان دوایین خاڵ دەمەوێت بچمە سەر ئەوەی هەڵبژاردن نێچی لەو ماوانە چوو بە ئەوە بەغدایە یەکێک لەو داخوازیانەی تەقدیمی کردبوو کە نەوت ببورن کە هەڵبژاردن دوا بخرێتن ئیتر ئەمار حەکیم و هەندە شیعەکانی پێیان گوت بوو ئەتوو وەرە تەعهودێکمان لۆ بنووسە هەتا 2 مانجیش کە هیچ مشکلەی کەمان لۆ دروست ناکەن هیچ کەمان لۆ دروست ناکەن لۆیان دروست نەکردبوو نێچیر گوتبی بە مەسعودیان گوت یعنی گوتیان با مەسعود دەستخەتەشی بە دەستخەتی خۆی بنووسی بڵێ کاکە من 2 مانجیشتر دەی 3 مانجیشتر دەیکەن لەگەڵی دەکەین بەس هیچ سیقیان پێ نمایە یعنی مشکلەی پارتی بە کێشەیە حزبێکی زۆر بە کێشەیە یعنی کەس سیقەی پێ ناکە وەزعی زۆر خراپە نێچیر گوتبی بە خۆم دەکەم بیان بە خۆت سوقلت نییە یعنی بەعدەبەوە بەڕێیان کردبوو کە ئەو حەقی بڕیاری پارتی نییە ڕاستیش دەکەن نێچی چییە قبول نەکرابوو تەعهودی ئەوە قبول بیان لۆتان تەخیر دەکەین برادران تا ئێستا من باز ئەوڕۆ دەکەم پارتی لە شوێنان بانگەشە دەکە 2 مانگ تەخیر دەکرێت یعنی بەمیشیان گوت سەرچاوی برادر شت کە گویا لەناو ئەوە بەڵام تا ئێستا تەخیر ناکرێت و بەریتانیا پێرێ بوو 2 ڕۆژ 3 ڕۆژەوە بەرگوتی دەکرێت بەریتانیا کە گوتی واتە هەموو دنیا دەکرێت هاوڕێن بەریتانیا زۆر خەتەرە لێدوانی بەریتانیا واتە لێدوانی ئەمریکا واتە تا ڕادەیەک لێدوانی هەمووی شتی ئەوروپا بەریتانیا تا ئێستاکەش کاریگەری گەورەی هەیە لەسەر سیاسەی ئەمریکی یعنی بەنمونەش کە پێ لەسەر ڕاستە مەسرور سەرۆک وەزیرانە وەکو ئەمریکای بەنمونە بەڵام هەندە شتەیە مەسعود بڕیاری کۆتایی دەدا بەریتانیا شوایە هاوڕێیان بەریتانیا 2-3 ڕۆژ لەمبەر گوت انتخابە لە وەختی خۆی دەکرێت من نازانم سبەی چ ڕوو دەدا بەس تا ئێستا پارتی فەشەلێکی زۆر گەورەی هینایەتەوە کە ئەو انتخاباتی فەشەل پێبینتەوە و دوایین ئەوەتی انتخابات بکرێ واتە پارتی انهیاری کرد تەواو انتخابات کرا پارتی ئێستا شەڕیمان و نەمان دەکا بەس انتخابات نەکرێ یان بیهینەوە ناو گۆڕەپانەکەی بڕوان پێ بکە وەزعی زۆر خراپە لە انتخابات لە هەموو ڕوویەکەوە هەرکوودەوە هەمووی لەو لای مینەوەکو نێچیرەک زۆر لە فلیمەکان دەبینی نێچیرەک لەو لای پرینگە لەو لای پرینگ و شێرە لەو لای تیمساح نازان چێوە بڕوە ئاوای لێهاتیە دەستە ژۆرێ دەدۆڕێ بە پاچی دەیکە ناستە ژۆرێ دەکەویتە دژایەتی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی هەموو کۆمەلگە کەس لەگەری نایە سبەی عێراق لێی بدا نە ئەمریکا نە هیچ وڵاتێک ناتوانانی دیفاعی لێ بکە بڵێ حەق خۆت وەچی ڕفراندۆم لێی دەگەڕێن عێراق تەمبەی بکە لە من وەگرن و عێراق زمانی دەگەڕێ لەسەر نەفت زمانی گەڕا لەسەر هەڵبژاردنیش زمانی دەگەڕێ و بەخۆی پارتی وەکو سەددام فەڵتە دەداتە دەست کە ئەو 150ەکەیت کەش بدۆڕێنی بۆیە انتخابات تا ئێستا ئەوەی هەیە دەکرێتن و پارتی هەر ڕێگریەک بکاتن سەرئێشەی لە بۆ خۆی دروست دەکاتن و ناتوانی تا ئێستا عێراق سوودانی لێدوانیدایە بایدن لێدوانیدا بەریتانیا لێدوانیدا ئێقابلە پارتی تو چی یعنی بەجددی خۆشنە بە ڕێفراندۆم هەموو دەمانگوت یارەشتە چی لە پشتە لە بەندیەوەیە وەڵا دەرکەوتی چی لە پشت نەبوو
بەس زۆرڕەوە چیکو هێمن ئەورامیە بوو مێت خۆشناویە بوو مەشخەڵ کەولۆسیە بوو بێنەوە دەست بە شوار ئەو دوسەیەکەیە بوو حەمید مختاریشیە بوو بەڕاست ئەویشی هەیە ئەوانە پارتی بەهانە دەیەوێت شەڕیە بوو دنیا بکە کورە بابە دانیشن خەمەکە لەوە نییە خەمەکە لەوەیە ١٤٩ دۆڕان ١٥ شتە دۆڕێنی بڕوان پێ بکات دەتانکەنە تەیری مەعقول و ئەو ئەزمونەی بە تەواوەتی دەدۆڕێنە دار و بەدووە دەرێ کەس نییە بڵێ تەئیدی پارتی بکە کەسی پارتی دەرێن نابی بکرێت لۆ تش هەموو ترسیشی ١٠٠ بارە بکەینەوە لە ترسی ئەوەیە نەوەک مەسرور بارزانانی نەبتۆ سەرۆکی حکوومەت ئەوە مشکلەیەتی هەژماری من کورسی مەسعود بارزانی وەڵی مەسعود بارزانی بە عیب نەبی بە تێنانێ و بە دەرینانێ بە هەموو نەوعەچی ئەو باوکەتان مرد جارشکە لە هەرێم ببنە کەڵەگای وەکو ئەو 20 ساڵی ڕابردوو ئەمەوێوە یعنی ئەو زانیاریانە هەیە مەحاڵە پارتی ئەو کەڵەگایی کۆنی لە بۆ بستە سەرێ ئەوە دڵنیابن لەوەی ڕەنگی 150 لە بەرگەر بکرێتەوە بەڵام عەقڵی دەکەن ئەو ملهوڕیە و ئەو هەموو سەر ئێشەی و یەکلا دەکرێتەوە و زەمانیش بەدیار دەکەویت خۆ نییە عێراق زۆر بەهێمنی لیان دەدا هاوڕێن بەس بە قانون بەس بە ناوی دەوڵەت پارتیش هەر شەڕی گڤ و جاشایەتی و تەنسیق لەگەر ئەولای و هاتوو هاواری قەومی درۆ هەر ئەو شتانەی هەیە هیچی تکەینێ ینی لە ڕووی قانونی دەرەقەتی ئەتوو ئەوەیەک نایە وەکو کۆن حکوومەتی عێراق 25 سقوط پێکرد لە هەرێم سقوط پێکرا کاکە مەرکەز وا خەتەرە بەهەرحاڵ دەمەشکە کاک ئەردۆغان بەڵکو خۆی گوتەنین دێت سەر لە برا تورکمانەکانی دەدا نەشی گوت کاک سەردانی ماڵی بارزانی و حکوومەتی شیمال عێراق دەکە ئەوانیش ئەرز و ئاسمانیان لە بۆ کردتە ئاڵای تورکیای ئەو ئاڵایی کە یعنی لەژێر ئەو ئاڵایە بە 100,000 کوش شەهید بووە کورە بە ملیۆنان لە بیستەکانەوە تویژدانتان پارتیەکان ئەوەی ئەنگۆدە بۆ ئەردۆغان دەکەن ئێستا سبەی یەکێتی لە بۆ خامەنەئی کردواتستان دەکرد بەچەدی چستان دەکرد ئاستەکەتان زۆر نزمە خەڵک بەخۆشتان دەستنەوێن دەر ئاڵایەکەشتان دانانن مەسینەک دادەندرێت شتێکی ڕاستی مێژوویتان دادەندرێت هاوڕان هەر ئەو دووسێ خاڵە هەبوو ویستم ئەوەتان پێ بڵێم یەک هەڵبژاردن دەکرێت دوو پارتی لە سەردانەی ئەردۆغان کە چاوی دوایین کارتی بوو بڕوا بکەن دوایین کارتی بوو کە گوایە وەزعی زۆر باش دەبی دێتەوە گۆڕەپانەکەی تورکیا هاریکاری دەکرێت بەڵام ئەردۆغان کەسێکی بلحە ئەردۆغان کەسێکی تاجرە گەندەڵە هەڵپەرستە کاکە تۆ وەرە سەیری غەزە بکە هەموو ئیسلامی دۆڕاند هەموو ئیسلامی بە ئیسرائیل نەدا لە شەڕی غەزە لە ئوکرانیا ئینتیهازی نە رووسیای بەردا نا غەرب و ئوکرانیاشی بەردا تەبعی وایە لە ناتۆ رووسیا کەس بەرنادا ئەتۆ چی بێ لەسە تو شەڕی عێراق بکات لە کاتێکدا هەم شێوەیەک لە گفتوگۆ هەیە لەگە برادرانی باکوور لە بنەوە شەڕ هەیە ڕەنگی شەڕی کەس دەست پێ بکە بەس ئەو گفتوگۆیان هەیە ئەوە هەیە هەمیش کاکە درۆن پەیدا بۆ جاشاتی ئێوە بەرەو سقوط بوون دەڕوات هاوڕێیان سپاس بۆ جێلێ ڕاگرتنتان هەرویستما و سەرنجانەتان دەمێ گرنگ بزانن با پارتی بەردەوام بی لەسەر ئەو ملهوڕی هەموو لایەک لێی بێزارە لەو ملهوڕی گچکە و گەورە بڕوا بکەن کەسێکی زۆر سەر بە ئێشەیە و ئێستا هەر ئەوەندەشتان پێ بڵێم کو ئەوامە ئافرەتەکە بوو دەگوت تازە هاتمە سوید گوتی چوویمە ماڵەکی گوتیان فەرموو گوتی پێم گوت نانم خواردەوەتی ڕاست هیچکەیان پێ نەگوتمە چی کوردستان نەبووری فەرموو نابی وە دانیشە وتی زگم قۆڕەی دەهات چاوم ئەوا داهاتە دەرێ خواخوام بوو پێم بڵێنەوە فەرموو ئەوجارێتە زوو خۆم بە حەدیدا دەم و دەست بە خواردنەوەتی وەڵە تەواویشیان کرد پێیان نەگوتم لێرە وایە پارتی وای دیاتی دەربژاردن خواخوات یەک پێی بڵێ بەرێ وەرە فەرموو کاکە چاوەکەم وەرە هەڵبژاردن دەزانی بە هەموو ئەچی تێکەتیە کاتێکی خۆش سپاس بۆ جێلێ ڕاگرتنتان لە سەرکەوتنێکەوە بۆ سەرکەوتنێشتر قەت بێ هیوا مەبن ئەو ڕەوشانە هەمووی دەڕوات کاتێکی خۆش